و دەکۆتایی پێ. ئێمە چی بکەین لە فتنەی دەجال پارێزراو بین؟ یعنی فەرمایشتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆی ڕوونکردوێنێتەوە بە شکل و شێوازە ئەی ناسین، ئەی چۆن نەکەوینە شوێنی، چۆن لە فتنەکەی بە دوور بین. یەکەم دانە زۆر گرنگە کەسی موسڵمان لە ئیسلام بە باشی تێگەیشت بێ، خوای خۆی باش ناسی بێ. عەقیدەی ئیسلامی زۆر گرنگە بۆ خەڵکی موسڵمان، کە ئەڵێم عەقیدەی ئیسلامی مەبەستم لە علمی کەلام نییە ئینسان بیخوێنێ، سواءەوە عەقیدەی کە ئەمڕۆ متەداول لە بینی گەنجا وەکو سەلەفیەت هەندێک کتوبی عەقیدە هەیە، هەمووی علمی کەلامە، خودی عەقیدە نییە. عەقیدە ئەو شتەیە کە ئەتخاتە جوڵە بۆ کارکردن، یان ئەوەی کە لەلای ئەشاعیرە و ئەهلی تەسەووف و ئەوانە هەیە کە هەمووی کۆمەڵە کەلامیاتە ئەخوێنرێ، کە تۆ خوددا ئەناسی جەل جەلالوه ڕۆحت ئەتخاتە جوڵە. دایان کتێبی عەقیدەی ئەمڕۆ بخوێنە هیچ ئیمانە زیان ناکە، ئەوە ناکاتە کتێبی عەقیدە. کتێبی عەقیدە ئەوەیە بتخاتە حەرەکە و جوڵە، بتخاتە کارکردن و ئیشکردن بۆ دین. بۆیە هەر کتێبی طبعا لە قورئانە سبحان الله عەقیدە لەگەڵ عەمەلە هەمیشە تێکەڵە. وەیل للمطەففین، وەیل باسی جەهەنەمە، عەقیدەیە مطەففین ترازو بازیە، هەمووی تێکەڵ کردووە. بەڵام کتێبی عەقیدە علمێکی وشکە ئەمڕۆ تەنها هاتووە کۆمەڵە یاسایدا ڕێژاوە، تێکەڵ بە خواناسی و دینداریمان نەبووە. ضرورە عەقیدە تێکەڵ بە خواناسی و دینداریمان ببێ. ئەبێ خواناز بین، بزانین خوا جەل جەلالوه ئەمە صفاتەکانیەتی، ئاگەمان لە صفاتی خوا بێ، تەعتیلی صفاتی خوا نەکەین، تەئویلی صفاتی خوا نەکەین، دەسەڵاتی خوا تێگەیشت بین. ئینسان بەچی ئیمانی زیاد دەکە؟ وەڵڵاهی هەتا بیر لە دەسەڵاتی خوا کەیتەوە زیاتر ئیمانت دائەمەزێ و زیاتر ئیمانە گەورە ئەبێ. وەرە لە بەردەم گوڵێکا بوەستە، وەرە لە بەردەم هەسارەیەک و ئەستێرەیەکا بوەسە، وەرە لە بەردەم خۆتا بوەستە، هەر ئەعزایەک لە ئەعزاکانی خۆتەکری وەرە لە بەردەمیە بوەسە و بخوێنەرەوە دیراسەکە، بزانە بەرەو کوێ ئەڕۆی چی ئەەکەی، بزانە دینت چۆن قایم ئەبێت، چۆن ڕۆحت نزیکە بێتەوە لە خوا جەل جەلالوه. بۆیە یەکەمین شت تێگەیشتن لە عەقیدەی ئیسلامی زۆر گرنگە بۆ خەڵکی ئیماندار کە ئەیان پارێزە لە فتنەی دەجال، چونکە عیلم زۆر ئەتپارێزێ. ئەو ڕۆژەی کە دەجال لێیە ڕۆژی پشتکردنە عیلمە. دووەم پەنا بگرە بەخوا لەم فتنەیە، ئەمە فتنەیە کە ڕوو ئەکاتە ئومەت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ناو نوێژەکانیە ئەفەرمێ هەمیشە دایکمان عائیشە بۆمان ئەگەڕێتەوە، دایکی ئیمانداران ئەفەرمێ ئەفەرموو اللهم إني أعوذ بك من عذاب القبر وأعوذ بك من فتنة المسيح الدجال. لهمون نوێژێکە خوای پەنا ئەگرم بە تۆ لە فتنەی مەسیحی دەجال. لە ڕوایەتێکە ئەفەرمێ لە هەموو تەحیاتێکە إذا تشهد أحدكم فليستعذ بالله من أربع. ئەگەر هاتوو تەحیاتی خوێند با لە چوار شت پەنا بگرێ بەخوا، لە عذابی جەهەنەم و عذابی قبر، لە فتنەی زیندوو مرد و فتنەی المەحیا والمەمات، ومن شر فتنة المسيح الدجال، پەنا بگرێ بەخوا لە فتنەی مەسیحی دەجال. سێهەم دانە لەو شتانەی کە ئەتپارێزێ عەقیدەت تۆکمە بێ، پەنا بگرە بەخوا لە دوعاکانتا لە دەجال، لە فتنەی دەجال. سێهەم دە ئاەتی سوورەتی کەهف لەبەرکە. لە هەندێک ڕیوایەتە ئەفەرمێت دە ئاەت لە ئەوەڵی سوورەتی کەهفەوە لەبەرکە، لە هەندێک ڕیوایەتە ئەفەرمێت دە ئاەت لە ئەخیری سوورەتی کەهفەوە لەبەرکە، ڕزگارت ئەبێ لە فتنەی دەجال. ئیمامی نەووی ئەفەرمێ بۆچی ئەم دە ئاەتە، بۆچی ئەفەرمێ ئەم دە ئاەتە مەغزایەکی زۆر گەورەی تێیە. ئێمە مەئمورین بەوەی کە سوورەتی کەهف هەموو ڕۆژێکی جومعە بخوێنینەوە. بۆچی بخوێنینەوە؟ هەر قەدەرەیە بەسەرتە سوورەتی کەهف فێرتەکە کە دەستێکی معنەوی هەیە لە پشتی گردوونەوە، مەترسە. لە قسەی خەڵیرەوە لەگەڵ موسا تێ ئەگەی ئەگەر سەفینەکەت کون بوو، سیارەکەت وەرگەڕا، ئەزانی حکمەتێکی زۆر گەورە لە پشتیەوە هەیە. مناڵەکەت لە دەستدا مەترسە، حکمەتێکی گەورە هەیە. دۆستەکەت ڕۆژ ماڵ ئاوای لێ کردی، غەمت نەبێ، حکمەت هەیە لە پشتیەوە. ئەگەر دینداریت پێ نەکراوەکو ئەصحابی کەهف، پەلامار بە تاقی تەنهابی دینداری خۆتکەی. إنهم فتية آمنوا بربهم وزدناهم هدى. چەند گەنجێک زۆر بەسیط و سادە ئیمانیان هێنا بۆ خوا جەل جەلالوه، خوا هیدایەتی زیاد کردن. وردە وردە دوور کەوتنەوە لە خەڵک، چۆن ناو ئەشکەوتێک 300 ساڵ خەواندنی هێنانیەوە سەر زەوی بۆی بزانن وعدی خوا حەقە. هەر لە سوورەی کەهفە گوێ نادەی بە ماڵوی سەرۆتی سامان، تووشی غەڕایی نابی. دوو کەس پێکەوە باخێکی جوان، یەکیان فەقیر و یەکیان دەوڵەمەند، لە سوورەی کەهفە
دەوڵەمەندەکە هەموو جارە سەیری کرد بەخوا ئەمە هەمووی مانوو بووم لەگەڵ یا دروستم کردو ئەم باخەم ئاوا بنیات ناوە لە ئاخرەتی شەهر باشە بم کورە کوفرانەی خوا مەکە کاتێکی زانی حەجی بەدەسەوە نەما هەمووی فەوتا ئێمە ساحێبی چین بۆ ساحێبی هەناسەیەکی خۆتی تا ساحێبی ماڵی خۆت بی واللهی ئینسان ئەگەر ورد و عاقڵانە سەیری حیاتی خۆی کە بەزەیی بەخۆیەتەوە کاتێک کە مەشغوڵە بێ بە دنیا ئێمە خەریکی چ کارێکین ئێمە خەریکی شتێکی ڕۆیشتوین علەما اختلافیان هەیە ڕزقی ئینسان چەندێک ئایا ئەوەیە کۆیە کاتەوە ئەوەیە کە ئەیخوا زۆرینە ڕەیان ئەوەیە کە ئەیخوا ئەوەی کە کۆیە کاتەوە مەرزنی ڕزقی تۆ احتیمالە هی کەسێکی تر ئای چەند جار بووە شتێکە کۆ کردوتەوە تۆ نەبوویتە ساحێب فەقێ بوون کوڕێکمان لەگەڵا بوو هەموو جارە ئەو کوڕەکە نانیان دانا یەکەم جار گۆشتەکە بخۆن کەس نازانێت تا ئەخیری نانەکە چی ڕۆیە لەوە چێ بێ کەسێکی تر بێتە خاوەن تەسەوور کە زۆر تەبیعی جاری وهەیە خواردنە لەبەردەم تۆیە تۆ نابیتە خاوەن بۆیە سوورەتی کەهف زۆر گرنگە خۆشەویست ئەفەرمێ ڕۆژی جومعان بیخوێنن لە هەندێک ڕێواتە شەوی جومعان بیخوێنن دەئایەتی ئەوەڵ لەبەرکە بە زۆرینەی ڕێوایەتەکان هەندێک ڕێوایەت ئەخیر دەئایەت لەبەرکە لە فیتنەی دەجال نەجاتت ئەبێ یەکێکتر لەو شتانەی کە زۆر گرنگە ئەوەیە کە دوور کەویتەوە دوور نەچی بەرەکبەرەکانەی دەجال کە ئەگەر بیستە هات فەرموویەتی خۆشەویست صلی الله عليه وسلم بڕۆ دوور کەوەرەوە لە فیتنەکە هەتا دوورتر بی لێی سەلامەتتری هەتا دوورتر بی سەلامەتتری دوور کەوەرەوە نەچی بربەرەکانی بکەی بیستە هاتوۆتە هەڵەبجە ڕاک لە هەڵەبجا مەمێنە هاتە ئەو شوێنە ڕاکە لەو شوێنە مەمێنە کە دەجالی تیا یەتە ناو چونکە فیتنەکەی ئەوەندە بە قووەتە تەئسیر لێ ئەکا تەئسیر لە خۆت و ماڵ و مناڵت ئەکا کۆتا خاڵ لەو خاڵانەی کە پارێزگاریمان لێ ئەکا لە دەجال بریتیە لەوەی لە فەرمایشتێکە ئەفەرمێ ليفرن الناس من الدجال في الجبال ئەو منطقەی ئێمە زۆر بەباشی ئەگرێتەوە خەڵک لە دەجال ڕائەکا بەرەو کێوەکان واتە لە کێوەکانە پارێزراو ئەبن بڕۆ دوور کەوەرەوە لە شاخێکی دوورە چونکە دەجال بە زۆرێک لە شاخەکانە ناگەڕێ بە پێ ڕێواتەکان زۆرێک بە دۆڵەکان و بە ناو سەحراکانە ئەگەڕێ زۆرێک ڕێواتەکان باسیەوەکە کە ئەچێتە ناو عەرابەکان لەو دەشتێکیانێکەوە لەو دەشتانن بۆ شوێنە شاخاویەکان هەڵگەڕێ بڕۆ هۆکارەکەشی وەیە والله ئەعلەم قاچی دەجال خۆی تەواو نییە بۆ شوێنە بەرزەکان بۆیە کۆتا خاڵ کە خۆت بپارێزی لە دەجال بڕۆ لە شوێنە دوورەکان و شاخە بەرزەکان لەوێ لە کاتی فیتنەی دەجالە بژی بۆی پارێزراوبی